عزیزان دەستپێکی تەوەری ئەمڕۆمان بابەتێکە کە دەبینین لەم دنیادا لە دنیای ئەمڕۆماندا کە دنیای بزنس و بازرگانی و فرۆشتنە کۆمەڵێک هونەر و ڕێکار هەن بۆ ئەوی کە تۆ فرۆشێکی باشتر هەبێت و مامەڵێکی دروست بکەیت لە مامەڵەکردن بە کاڵاکانتەوە. بە جۆرێک لە جۆرەکان وەکو هونەرێکی لێ هاتووە کە پێویستە ئەو کەسی فرۆشیارە ئەو هونەرە بزانێ. ئەمڕۆ لەم تەوەرێدا باسی چۆنێتی مامەڵەکردن دەکەین لەگەڵ فرۆشیارە و چۆن متمانەی مشتری بەدەست بهێنین بە میوانداری زۆر بەڕێز خاتو شیما لوقمان ڕاهێنەر و ڕاوێژکاری فرۆشتن. خاتو شیما بەخێرەوەی سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ بەڕێستان. سپاس کاکشانی بەڕێز. سەرەتا بەناوی خوای ڕۆزیدەری هەموو لایەک هیوای ڕۆژێکی پڕ لە خێر و پڕوزە بۆ هەموو لایەکەکەم انشاءالله. سپاس بۆ میوانداریەکەتان. بەڵێ شیما خانم بەسمان چێ لە متمانە و بەدەستهێنانی متمانەی مشتری؟ بەڵێ تامان خات و هۆنیا ئینسان هەر مرۆڤێک هەر بیزنسێکە ئەیکات هەر ئیش و کارێکە ئەیکات ئامانج و تارگێتەکەی دواتر ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە تا چەندێک سەرکەوتووە لە فرۆشە ڕێژەی فرۆشی تا چەندێک ڕۆشتووە و ڕێژەی فرۆش بە چی ئەبێت بەوەی کە تۆ مشتری لێت بکڕێت مشتری ئەو بەرهەمە ئەو کاڵایە ئەو خزمەت گوزاریەکە هاتە لێت بکڕێت و ئەمە بە چی ئەبێت ئەمە بە ئەوە بێت تاوان ئێمە هیچ کات هیچ کاڵایەک ناکڕین تاوەکوەوەی کە متمانەمان بە خودی کاڵاکە و خودی ئەو کەسی کە لێی ئەکڕین کە دواتر باسیەکەین هەبێت کەواتە لێرە متمانە پاڵنەرێک و فەرتەرێکی باشە فاکتەرێکی باشە بۆی کە مشتری بتوانێت کاڵات لێ بکڕێت کە کاڵای لێ کڕێت فرۆش زۆرە بێ کە فرۆشی زۆر بوو ئەو کاتە ئەتوانی بەردەوامی بە بزنسەکەت بدەیت. زۆر جارەچیتە شوێنێک بۆ شت کڕین هەنگاوی یەکەم تۆ ڕاستەوخۆ بەرکەوتت لەگەڵ ئەو کەسەی لەوەیە فرۆشیارە هەنگاوی یەکەم دیمانە یەکەم ینی زۆر جارچیتە شوێنێک ئەوەندە ڕووخۆش دێت بە ڕووتەوە هەر حەزەکەی ینی سوور بزانی گرانی شوێ دەفرۆش حەزەکەی بیکڕین پێچوانەشەوە هەمانە هەنی حرمەتەن ئەوەندە توش و تاڵ وەڵامەتەیەتەوە بە بەلاشیش پشتەکەت داتێ ڕەنگە نەمانەوێ ئەم لێ هاتووی فرۆشیارە لە هەنگاوی یەکەمان چەندێک گرنگە یان پێویستە فرۆشیار چۆن بێت لە ڕووی زانستی فرۆشتنەوە ڕاستەکەن مەوەستا شوانی بەڕێستەوان یەکەم بینەکان یەکەم ساتەکان لە هەموو پەیوەندیەکانە گرنگن برایانتریستی ئەڵێت بۆ ئەوی ببی بە فرۆشیارێکی سەرکەوتوو ئەبێت ببی بە هاوڕێی مشتریەکەت بەڵام لەگەڵ ڕێزمە هاوڕێ کە بەڕاستی هاوڕێ بیت نەک ئەوەی کە وا بنوێنی کە هاوڕێتی و بابەتی فرۆش کاتێک کە مشتریەک دێتە لای بەڕێستەوە زۆر گرینگە ئەبێت ئێمە پزیشکی بابەتەکەی خۆمان بین واتە ڕێک وەک پزیشکێک مامەڵە بکەین لەگەڵ ئەو کاڵایەکە ئیفرۆشم ئایا کاڵایە ئایان خزمەت گوزاریە جیاوازی نییە واتە کەسی کە دێتە لامەوە تەنها ئەمانجی من ئەوە نەبێت کە بڵێم بیکڕە ئەبێ بیکڕێت چونکە عادەتی نیسان وایە پێناخۆشە دەزەپارەکانی گرفانی بدات پێناخۆشە پارە سەرف کات ئەگەر بەڕاستی بەهایەکی لەلا دروست نەبوو بێت و بۆیە زۆر گرینگە ماوەساشوان زۆر گرینگە کاتێک کە مشتری دێتە لایتەوە بەڕاستی وەک پزیشکە کە سەرەتا ئەچی بۆ لای چەندێک پسپۆڕیش بێت سەرەتا فەحست ئەکا بزانە کێشەت چییە دواتر لێ ئەکۆڵێتەوە بزانە ئایا تۆ ئەم کێشەیە هۆکاری چییە تووشی بوویت ئەگەرەکان چییە لەوەی کە بۆ نمونە ئەگەری هەیە لەم هۆکارەوە توش بووبی ئەمە بێت ئەوە بێ ئەوە بێ دواتر دێت چارە سەردانێ بە هەمان شێویش مشتریە بێ وابکە بەڕاستی ئەبێ یەکەم جار ئامانجی تەنها کڕین نەبێت ئەبێ بپرسێت لە کێشەکانی کڕیارەکەی بپرسێ بە کورتی هاودەردی لەگەڵا بکات لەوەی کە بۆچی وێم کاڵایە بکرێت جاروایە مشتری گلەی ئەکات لە شوێنێکی کە کڕیوەتی بەکارێنەوە ئیسفادەی نەبووە جاروایە گلەی ئەکات لەوەی کاتێکی زۆری بەسەر بردووە کە بۆ نمونە گەڕاوە بە دوای مشتا بەڵام وانە بۆ کاتە بێ بپرسی لێ و قۆناغی دوای پرسین ئەوەیەکە ئەبێ بزانی ئەم کاڵایی تۆ ئایا تا چەندێک چارەسەری ئەم چەرێک چارەسەریم کێشەی ئەەکە ویستی مشتریەکانت ئەکە کەزانی چەندێک چارەسەریەکە ئەو کاتە وەرە لە قۆناغی سێ هەموو کۆتاییە ئەو کاتە دینە سەر ئەوەی کە پێشنیاری فرۆش بکەین بەڵام هێشتا نا لێرە تایبەتمەندی کاڵاکەم ئەکرێ بۆ کاکشوان کاڵایەک بیەوێت نرخی بەلاوە گرنگ بێت ئەکرێ خاتوو
هۆنیا کوالیتی بەلاوە گرنگ بێ کەواتە تۆ ئەمە ئەگەڕێنەوە بۆ خاڵەکانی سەرەتا هەر لە پرسیارکردنەوەمەد بۆ دەرەکەوێت ئەبێت بەڕاستی لەم قۆناغا تۆ پسپۆڕی بوارەکەی خۆت بیت ئەو کاڵایەی فرۆشی ئەو خزمەت گوزاریەی کە پێشکەشی ئەەکەی بە مشتریەکەت ئەبێ پسپۆری تەواوتیا هەبێت ئەگینا ناتوانانی ئەم سێ قۆناغە تێپەڕێنیت زۆر باشە کاتە لەکوێ ئەو باسانی کە ئاماژەت پێ دەتوانین بڵین کە فرۆشتن بۆ خۆی جۆرێکە لە هوەر باشە چۆن ئەم هوەرە پێیاکەن ئەو تەکنیکانە چین ئەو ڕێنمایانە چی کە تۆ بۆ فرۆشیارێکی دائنی بۆ ئەوی کە کار لەسەر فرۆشی بکە و هەم متمانەی مشتریەکانیشی بەدەست بهێنێت خاتونە خۆشبەختانە فرۆش کارامەیە واتە کۆمەڵە تەکنیکانێکە کەم مرۆڤ هەموو کەسی ئەتوانێت فێری ببێت ئێمە پێش هەموو شتێک کە بڕیارمانیا ببین بە فرۆشیار بەڕاستی ئەبێت پێش ئەوەی کە فرۆشیار بین ئەبێت ڕاوێژکار بین لە بواری بابەتەکەی خۆمانە واتە کە بەڕێزت دیت بۆ لای منەوە ڕەنگەم کاڵای من پێویستەکەی بەڕێزت نەبێ بۆی زۆر ئاساییە ئەبێت بەڕاستی کە بڕیارمیا بە شێوەیەکی زانستی بە شێوازێکی سەردەمی واتە بەبێ لەگەڵ ڕێزمە تێکدانی ئەخلاقیاتی بزنس ئیش بکەم کەواتە گرنگە ئەگەر کاڵاکەی من خزمەت بە تۆ نەکات خاڵیەکەم ئەتوان پێشنیاری کەسی تر شوێنی ترت بۆ بکەم یەکێک لەو بابەتانەی کە گرنگە بابەتی ئەوەی کە مشتری دێت بەلای بەڕێستەوە تەکنیکەکە گرنگە بۆ ئەبێ ئەسڵ ئیش لەسەر متمانە بکەین لەبەرەوەی کە لە دنیای ئێستا بە تایبەتی بابەتە ڕاگەاندنیەکان لە سۆشیال میدیاوە لە زۆر بواری تر مشتری ئەکرێ بڵێن خۆشبەختانە چاوکراوەیە و بەدبەختانە ئەم چاوکراوەیە درەنگ بتمانەکات چونکە زۆر فێڵی بینیوە زۆر شوێن لە شوێن هەڵخەڵەتاوە ئەوەی کەویستێتی ئەوە نەبووە بە کۆمەڵێک گەرنتی شۆ پێیدراوە جایوە ئەو نەوەسی بابەتێکی هیچ یەکێک لەو ماسەفاتانەیان نییەکە بێت هەر جاری وایە فرۆشیار ئەوەندە بابەتەکەی جوان باسەکە من دڵنیام لەوەی کە دواتر بیرەکاتەوە ئەگەر کاڵایەکی ئەوە بۆ شێوە هەبوو باشترە بۆ خۆمی بکڕم ئەنی بابەتەکەی ئەم لەو بابەت لا چێتەوە قاڵ بۆ کەواتە یەکێک لەو تەکنیکانەوەیە کە متمانەی کەسێتی دروست بکەیت ئایا متمانەی کەسێتی بێت ئایا کۆمپانیایی بێ ئایا براندینی هەر لە هەریکە لە ڕەهەندەکانە ئەکادیمی بێت چونکە خەڵک لە ڕاستیە کە تۆ ئۆتۆمبیلێک ئەکڕیت کە زۆر ئۆتۆمبیلەکەت خۆشەوێت لێرم بتمانێت بە ئۆتۆمبیلەکە نییە لە ڕاستیە متمانێت بۆ کەسەیەکە هاوکارت بۆ ئۆتۆمبیلەکە بکڕێت متمانێت بۆ کەسێک کە ئۆتۆمبیلەکەی بۆ هەڵبژاردو کەواتە گرینگە متمانەیەکی کەسێتی دروست بکەی و ئەمەش بەڕاستی بە دڵسۆزی تەواوە دروستە بێت وەک ئەوەی کە تۆ ئەم کاڵا بۆ خۆت دەوێت خۆت بخەرە شوێنی مشتری ئەگەر بەڕاستی بۆ تایبەتمەندیانە ئەو کاڵایە کە تۆ بە مشتری ئەیڵیت ئامادەی پاری بۆ کاڵایە بیت کەواتە بە دڵنیایی ئەتوانێت ئەم هەستە بگوازیتەوە بە کۆمەڵێک تەکنیک و کارامەیی کە مشتریش وا بکات کە ئەم کاڵای تۆ بکات. زۆر باشە شەیما خان چەندێک گرینگە فرۆشیار شارەزایی ئەو بەرهەمانە بێت کە لە بەردەستیان جایتر لە پێشانگایەکی ئۆتۆمۆبیلەوە بیگرە بۆ جلوبەرگ بۆ خواردن بۆ شتێکی تر ڕێککەوتووە جەسی چه شوێنە گەڵی بێ زەحمەت ئەمە مەسەن کوالەتی چۆنە یاخود ئەمە چییە ئەڵێ نازانم هەر هەنگاوی یەکەم نازانمی فرۆشیارەکەوا لە منەکە هەتا پێویستیشم بێ ڕەنگە باشیش بێ نەیکڕم بچم لە شوێنێک تووشی گرفت بم بێگومان ماوەستا شوان هیچ کات مشتری کاڵا لە فرۆشیارێکۆ ناکڕێت کە متمانەی بە خۆی نییە و متمانە بەخۆ نەبوون لە چیوە دروستە بێت لەوەی کە تۆ ئەگەر ئەسوێ ببی بە فرۆشیارێکی باش بەڕاستی ئەبێ باش مشتریەکەت بناسی باش کاڵاکەت بناسی و خۆشت باش بناسیت بۆچی لە میشای کەواتە ناسینی کاڵا ئەڵقەی پەیوەندی بینی تۆ ئەڵقەی پێویستی بینی تۆ مشتریەکەتە زۆر گرنگە کە تۆ کاڵاکەت ناسی ئەو کاتە زانی بڵێ لایەنە ئەرێنیەکانی لایەنە باشەکانی ئەم کاڵایە چۆنە ئەو کاتە توانی مبالەغەش نەکەیت ئەو توانێت ینی ئەتوانیت زیادەڕەوی نەکەیلەوە کاڵاکەت وەک ئەوەی کە هەیە بیفرۆشی هیچ کات باسی لایەنی ژینگەی کەرەستە یەکجار بەکاراتوەکان ناکەین بەڵام هیچ کات نابیستی کەسێکە دەوری سەفەری قاپ هەریکە لەوانەیە کە کڕێناڵێ ئەمانە ئەوەندە چاکن تو ئەتوانی بۆ ماوەی یەک مانگ بەردەوام بەکاری بێنیت من پێویستیم پێیە ئەیشی کڕم بۆ یەک جاریش بەکاریێنم کەواتە لێرە گرینگە کاڵاکەت باش بناسی بۆچی چکە مشتری پرسیاری بۆ دروستە بێت پرسیار دروستە بێت لەسەرەوەی ئایا ئەم کاڵای پێویستەکەی بڕکاتەوە ئایا بۆ نمونە ئەم حاڵەتە خراپەی کە بینیوێتی لە کاڵاکانی پێشووە لەمی تۆ هەیە ئەگەر تۆ ئەمە زانیاریت لەسەر نەبوو ئەو کاتە پەنابە بۆ کەسێکی تر چونکە دڵنیە کە تۆ لە کاڵاکەی خۆت تەکیدنی دڵنیانی ئەوی چۆن لەتوانێت پارە بە شتێک بدات کە خودی کەسەکەی کە ئیفرۆشی لێی دڵنیانە بێت
زۆر باش خات و شێما تەکنیک و کارامەییەکان چین بەگشتی شتێگەر باسمان نەکرد بێ ئاماژەی پێبێ و ئایا ئەمە بەپێی ئیشەکانە گۆڕێ وەک هاوکاریشم ئاماژی پێکرد ئێمە چەندین ئیشی جیاوازمان هەیە دەکرێت ئەم تەکنیکی و کارامەییانە بگۆڕێ بەپێی پیشەکان خاتو هۆنیای بەڕێست طبعاً بابەتی فرۆش بابەتێکە گومانی تیانێ لە بزنس و ئیش و کارە جیاوازەکانە هەر ئیش و کارێک تایبەتمەندی خۆیە بەڵام دوجار پرۆسەکە فرۆشتنە چ لە کەسێکا بێت تەنانەت هوەری متمانە پێکردن هوەری قەنەعەت پێکردن لە فرۆشە بەڕێی من پێویستە کات تەنانەت دایک و باوکی بۆ مناڵەکانی بیزانێت مامۆستایە بۆ خوێندکارەکانی بیزانێت چونکە تا تۆ زەمینەیەکی باش بۆ ئەو متمانەیە دروست نەکەیت کەسی بەرامبەر ئامادە نییە گوێت لێ بگرێت کەسی بەرامبەر ئامادە نییە لێت بکڕێت یەکێک لەو تەکنیکانەی کە زۆر ئاماژەی پێ ئەدرێت و زۆر گرنگە بابەتی ئەوەیە کە تۆ بیت چیرۆک بۆ سەرکەوتنی فرۆشتنی کاڵاکانت دروست بکەیت ستیڤ جۆبس لە شوێنێکە کە ویستی کۆمپیوتەری ئەپڵ نەمایش بکات کە پەردەی لەسەر کۆمپیوتەرەکە لایەوە وەرەقەیەکی پیشانیە وتی ئەمە هەبینن ئەمە وێنەی مناڵێکی کچی چەند ساڵانە ئەم وێنەی کردووە هیچ لە وێنە کێشان شارەزان نییە بۆی ئەمە هێناوە تەمان کچەکەی خۆی بوو کاتێکە سیرەکات دەستکاری کۆمپیوتەرەکە یەکات وتی ڕۆڵە چیەکەی کە سیرەکە وێنەیەکی کردووە کەواتە لێرە ئەمە چی کرد ئەمە ئەماژەی بەوەیە ئەم کەرەستەی کە منەی خەمە بازارەوە زۆر ئاسان بەکارهێنرێت پەیوەندی بەوە نییە سیستەمێکی زۆر ئاڵۆز بێت تۆ نەتوانی لی تێبگەی ئەتوانی لێ شارەزابی ئەمە بوو بە چیرۆکێک کاتە پامەکەی بە شێوازێکی ڕوونتر بەڵێ ئەمە بوو بە چیرۆکێک بۆ ئەوەی کە هەرکەس بیویستەیە کۆمپیوتەرەکە بکڕێ ئەم چیرۆکە لە مێشکیا بوو کاتە خاڵی یەکەم ئەمەیە و خاڵەکەی دووهام خاڵی دوم کە ئاماژەشمان پێات متمانەی کەسێتیە دروستی بکەیت بە جۆرێک ئەگەر تۆ مشتری کە دێت بۆلاتەوە ئەگەر کاڵاکەت مەبەستی ئەو نەبێت ئەگەر کاڵاکەت چارەسەری کێشەکانی ئەو نەبێت پێشنیاری شوێنێکی تری بۆ بکەیت پێشنیاری کەسێکی تری بۆ بکەیت ئەمە مشتری وەفادارت بۆ دروست دەکات چونکە دوجار تۆ هەموو ئەوانەی کە لە پرۆسی فرۆشە چ لە ڕەکلامە لە مارکێتینە تۆ بڕەپارەیەک سەرف ئەەکەی ئایا چ بە وزە بێت چ بە مادی بێت سەرفێکی لەوەی مشتری بێتەوە ئەگەر هاتوو مشتری ئەوەی کە تۆ ئەدویست هی ئەو نەبوو بەڕاستی ئەوەی کە ئەو ئەویست لە لای تۆ نەبوو ئەو کاتە ئەڕوات ئەگەر لای تویش نێکرەوە وەفادارە بێت ئەگەر خۆی نەیە مشتریکەت بۆ نێرێت ئەگەر خۆشی جارێکی کەنێتەوە ئەگەر لەمەیشا لەم کاڵایە متمانەی لە لای تۆ دروستکرد نەشی کڕی بۆ کاڵای تر متمانە بێکە کاتە بابەتەکان زۆرن بەڵام ئەکرێت بەڕاستی بڵێم لەم دوو خاڵێکی زۆر زۆر گرنگە و ناسینی کاڵاکان زۆر گرنگە چونکە وەڵامی هەموو پێویستیەکان و هەموو پرسیارەکانەیە زۆر باشە شەیما خان ڕەنگە من وەکو کڕیارێک کۆمەڵێک بابەت هەیە بیکڕم ناچارم بیکڕم یان هەر ئەبێ ئەو ڕۆژە بیکڕم خواردنە پێداویستی تەندروستیە یاخود گرفتێکی تەکنیکیە لە وزەیە لە ماڵەوە مەجبورم بەڵام کۆمەڵێک بابەت هەیە تەفریهەیە کرێ ئەم ڕۆژنەی کڕم دووسپەی بیکڕم ئەگرێ هەر مانگێکی تریش بیکڕم کەواتە فرۆشیار لەو وێزگەی لێ ئەفرۆشێ لەو شوێنەی کەشتی ناچاری و ضروری ئەفرۆشێ لەو شوێنەشی کەشتی تەفریهی ئەفرۆشێ ئەم دوو جۆرە لە فرۆشیار جیاوازی لە تەکنیک و مامەڵەکردنیانە هەیە بەڵێ مامۆستا شوانی بەڕێست تاوانەوەی کە بەڕێزی دیشارەتت پێە ئەمەی کە من ئەیکەم پێویستی منە ئایا پێویستیەکەم بۆ هەنووکەیە ئێستا بێ دابینیکەم یان ئەوەتە ئەکرێ بۆ ماوەیەک لە دوای ئەوە مافەترێک تێپەڕێتەوەکو یەکلای بمەوە ڕاستە ئەمە ڕەنگە پێویستی یەکەم جاری تۆ بێت هەنووکەی تۆ بێت بەڵام فرۆشەکەی من نابێت بۆ هەنووکەی بێت نابێت لە هەر حاڵەتێکیانە هەیە مامۆستا شوان نابێت چ ئەوانەیە کە بۆ نمونە ئێستا تۆ ئەتەوێت ئەبێ من ئیش لەسەر ئەوە بکەم وەکو فرۆشیار بۆ ئێستا تۆ ئەبێت دووبارە پرۆسی فرۆش ڕووبداتەوە و متمانەم ئیشە ئەکات بۆ ئەوەی کە تۆ دیت بۆ لای لەو بورەشت بڕم لەوە یعنی ئێستا ڕاستگۆ بین ئەو فرۆشیارانی وڵاتی ئێمە کە زانی پێویستە ینی مەجبوری قۆرخێکات بابەت ڕاستەوخۆ مامەڵەیە گۆڕێ پێچوانەوە ڕەنگە بۆ جاری داهاتوتی من نەچمەوە ڕەنگە بە گرانتریش بێت بفرۆشێ زۆر جار بەداخەوە وەک گوتم مامۆستا شوان کە ئێمە ئەڵین باسی تەکنیکەکانی فرۆش بەڕێی من کەسێک گەر بیەوێت زۆر جار ئەمە لە ئەکادیمیاکەمان زۆر جار لە پەیوەندی تەلەفۆنیەکان کە دێت لەوانەی کە بەشداریەکەن ئاماژەی پێەکەین ئەڵین کەسێک کە دێت لە لاس شت ئەکڕێ لە ڕاستیە تەنها پارە بە تۆ نایەت چوار شت لە تۆ سەرفەکات کاتت پێەیە وزت پێەیە متمانەت پێەکە اینجا پارەت پێەیە ئەس ئەفول ئیمان لە بزنسە ئەوەیە بە کەسێک بڵێ ئەگەر بەدڵت نەبوو زۆر بە خێرایەوە بیکڕیت مهم ئەوەی ئێستا بیکڕی لێ
ئاڵێ ئەگەر بەدڵت نەبوو ئەتوانی بیگەڕێنی تو ئەتوانی پارەکەت پێ بینەوە بەڵام لە ڕاستیە تۆ حسابت بۆ سێشتی پڕبەهای کەسەکە نەکردووە و هەر ئەم سێشتەیە وا ئەکات پارە زۆر ئاسانە بەڕاستی ئەبێت فرۆشیار زۆر مەمنونی مشتریەک بێت ئەگەر کاڵاکەی بەو مۆسەفاتانە و کە پێی فرۆشت بەو متمانەوە کە مشتریەکە بە ئەمی کرد و پێی فرۆشت وانە بوو زۆر سپاسی بکات کە ڕازی بێ بۆی پارەکەی بۆ بگەڕێنیتەوە بەڵامی تر لە هیچ شوێنە باست نەکات بەڵامی تر تەواو یعنی بۆی کە مشتریەکانی بەردەوام بێت بەڵام لە ڕاستیە تۆ بەهات بۆ سێشتی دانە ناوە مامۆستا شوان و ئەم سێشتە وا ئەکات کە فرۆشەکەت بەردەوام بێ ئەکرێ بەڕێزت بیکڕیت پێویستت پێیەتی زۆر زەروری مەجای ئەوەت نییە بیر بکەیتەوە مەجای ئەوەت نییە بگەڕێ بەسەر شوێنێکی چەند شوێنێکی کا بەڵام خۆ لە دوای ئەوەی کە پێویستەکەت چارەسەر کرد خۆ ڕۆژێ لە ڕۆژانیش بێ ئەگەر لە دوای ئەوەش بیرت نەکەوێتەوە ئەکرێ لە شوێنێک پرسیار بکەیت ئەکرێ جارێکی تر پێی ڕێت بکەوێتەوە ئەو شوێنە کە زانیت لەگەڵ ڕێزما خەڵەتێنراویت جارێکی تر بە نیوە نرخی ئەوەش پێت باتەوە نایکڕێتەوە کەواتە ئەم مشتریەکی لە دەستدا و فرۆش پرۆسی فرۆش لەسەر دووبارە کڕینەوە دروستە بێت یعنی ئێمە قسە لەسەر ئەوەکەین بەم تەکنیکە چۆن بتوانین مشتریە کە بۆ یەکەم جار دێت بۆ لامان بۆ چەند جارێکی کرد ئەم فرۆشی دووبارە کاتۆ چکە خۆی نایەت کەسی تریش دێنێ بۆ لای ئێمە کەواتە زۆر گرنگە لەسەر ئەو چوار ئەساسیاتە ئیش بکەین بەداخەوە خەڵک لەسەر یعنی لایەنە گرنگیەکەی زەمانێت ئێستا قسەی لەسەرەکرێت لایەنی پارەگەڕاندنەوەیە بەدڵت نەبوو بۆم بێنەوە بەڵام ڕەچاوی ویستی خاڵەکەی تر ناکات کە مرۆڤ فرۆش پەیوەندیەکی ئیحساسی و ئینسانیە ئینسان حەزەکە ڕێز لێگیراوە بێ لە هەر حاڵەتێکا بێت بەس ئەوەش ناگەێن ینی بۆ نمونە ئەو متمانەیەم لا دروستکە بۆ من ئەم کابرا هەڵم ناخەڵەتێ نەگەر شتەکەم بۆ نەبوو ئەو کاتە ڕەنگە بیگونجێنمەوە بۆ من وا گونجاوتر بێ بەتەکی جاری وا هەیە تۆ چی کاڵایەکە کڕی خات هۆنیا سیر ئەەکەیت ئەم کاڵایە ئەگەر تۆ شتدا نابێت کە پێویستیت پڕکاتەوە ئەگەری هەیە ئەم کاڵایی ئەم بەڕێزە تەنهاش حوت هەشتیان پڕکاتەوە بەڵام لەبەرەوەی کە بەڕاستی متمانێکی باشی دروست کردووە لەبەرەوەی کە بۆ نمونە ئەوەی کە بتوێتی پێویستەکەی تۆ پڕ ئەکاتەوە کەواتە تۆ ئەتوانی لەو دوو خاڵش ببووریت ئەگەر بەڕاستی پێویستەکەت بۆ پڕکاتەوە لەو دوو خاڵش ببڕی کەواتە متمانە لێرە زۆر دەور ئەبینێت و متمانە ڕاستە میکانیزمیشی فرۆشیار ڕووخۆشیە ئەوەیە کە بۆ نمونە تعاملی جوانە کە بەداخۆ ئێستش زۆر هەیە ئەو بابەتانە جێبەجێ ناکا بەڵام دوجار ئێمە نابێ ئەم ڕووخۆشی و تعاملی جوانە وەکو تەکنیکێک لەگەڵ ڕێزم بۆ خەڵەتاندنی مشتریەکە کاتە لە سنووری پەیوەندیەکی پیشەیە وەک ئەڵێن سنووری پەیوەندیەکی پیشەی کە ئەخلاقیانە بێت و شەیما خان دنیا ئلکترۆنیە یعنی ناکرێکە باسی بابەتانە کەین باسی سۆشیال میدیا و باسی ئەو ڕێگایانە نەکەین کە لە ڕێی ئینتەرنێتەوە کڕین و فرۆشتنی پێ ئەکرێ تەکنیکەکانی ئەوێ چۆنن یعنی من خاوەن دوکانەکە نبینم کە شتەکەی لێ ئەکڕم باشە ئەو کاڵایە نبینم کە شتەکەی لێ ئەکڕم بەڵام جاروە داواشی ئەەکەم یعنی کاتم چۆن متمانە بکەم بە شوێنێکی ئۆنلاین یان شوێنێکی ئۆنلاین چۆن ئەو متمانەیە بۆ مشتریەکەی دروست بکات کە کاڵاکی بە شێوەیەکی باش بکەین زۆر باشە تاوان خاوتو هۆنیا فرۆشی ئۆنلاین بە زەحمەترە بێ لە فرۆشی ڕوبەڕوو چونکە ئەگەر من دوکانێکی قوماشم هەبێت کە مشتریەکە دێت بۆ لامەوە ئەگەر هاتبێ بۆ نمونە بۆ قوماشێک لەو کوالیتیە لەو ڕەنگە من ئەتوانم ئەگەر ئەوەشی بەدڵ نەبێ لە لای من وان دەست نەکەوێت ئەتوان قوماشەکانی کەمی پێپیشانیم ئەتوان بڵم ڕەنگێکی کە هەیە ئەمەش گونجاوترە ئەکرێمە کوالیتی باشتر بێ ئەمە نرخی گونجاوتر بێ بەڵام لە فرۆشی ئۆنلاینە ئەم پرۆسە کەمێک زەحمەترە بێت بە حکمی ئەوەی کە کەسەکە کاڵاکە نابینێت و لە هەمووی گرنگتر ئێمە باسی متمانەمان کرد ئێمە زۆربەی جار فرۆشەکانمان لەسەر ئەساسی متمانی کەسەکە ئەکڕین بە کەسەکە متمانەمان هەیە بۆیە کاڵاکە ئەکڕین بە کەسەکە متمانەمان هەیە بۆیە پێشنیارەکەی قبوڵەکەین کەواتە لێرە مشتریش فرۆشتنەکە نابینێت ینی فرۆشیارەکەش نابینێت بۆی لێرە زۆر گرینگە بەڕاستی لە فرۆشە کە تاوان ئەمە میکانیزمێکی دوور و درێژ و ئاڵۆزە چۆن بتوانیت لە ڕێگەی و ڕکلامەوە کە ئەیکەیت لە ڕێگەی متمانی مشتریەکەت بەدەست بێنی و ڕکلامەکە دوور بێت لە هەر وشەیەکی بێناسنامە لە ناو کۆمەڵگا ئێمە باشترینین ئێمە نایابترینین تەنها لای ئێمە دەستەکەوێت بەپەلە ئەگەر نەهاتی ئیتر تەواو نامێنێت ئەمانە چکە بەڕاستی خەڵگە مشانە سواوە لە لای ئەگەریش ڕاست بێت بڕوای پێ ناکات یان جارێ کۆمەڵەش دانێکە چیتە دوکانەکەی هیچ زۆر ڕاستە جاری وا هەیە کۆمەڵەش دانەیە بەس بۆی کە تۆ شێما خان خۆی لە فرۆشتنی ئۆنلاین ئێمە لە کورسان دوو گرفتمانەیە فرۆشتنێکی ئۆنلاینمان هەیە ناو شوێنە مارکێتێکە نە دوکانێکە نەشۆ هیچی دیار نییە تەنها پیجێکە ڕەنگ کابرا لە ژوورێکی خۆشت بفرۆشێمە هیچ متمانێک دروست نابێت
کۆمەڵێک بابەتی تری ئۆنلاینمان هەیە دوکانێکە شوێنی هەیە دیارە ناونیشانی هەیە ژمارە تەلەفۆنیە هەموو شتێکی وازحە لە پاڵیا ئۆپشنێکی نوێش یاوە مشتریەکانێکە کەسێک بووینەیە توانین لە پیجەکانەوە داوا ئەم کاڵیانە بکە. کاتێمە چۆن ینی ئەو هەڵسەنگاندن بکەین چۆن جیاوازی بکەین لە نێوان ئەم جۆرە لە فرۆشتنی ئۆنلاین ڕەنگە جۆرێک لە جۆرەکان کاراسانیش بێ بە دڵنیاییەوە مەوەستا شوان لە ئێستایا خەڵک بەڕاستی سەرقاڵە ئەوەندە سەرقاڵە جاری وا هەیە دیاریکردنی و پێویستێکی ئەوێت کاتی زۆر ئەبات و حەز ئەکات زۆر جار بەسەرمانە هاتووە دوکانەکەش نزیکە پێمان خۆشە سەیری بکەین داوا بکەین بە ئۆنلاین چکە بێبێ بەرامبەر ئەگەێنرێتە ماڵەکانە ماسکاراسانێکی باشە کەسەکە کولفێکی هاتو چێ لە کۆڵە بێتەوە بەڵام لێرە بابەتەکە چییە فرۆشی ئۆنلاین ڕاستە بە زەحمەتە بەڵام کاراسانێکی زۆر زۆر باشە بەس ئەوەستێتەوە لەسەر ئەوەی کە ئەم کەسە تا چەندێک کارامەیی هەبێت لە دەرخستنیەوە چونکە پرۆسەکە قورسترە ماوەستا شوان بتوێ نەتەوێت پرۆسەکە قورسترە چونکە متمانەکە ناڕەحەتر ئەکرێت تۆ حەزەکەی کەسەکە ببینی حەزەکەی شوێنەکە ببینی بەڵام ئەمە شتێکی ئەستەم نییە لە وڵاتانە لە ئەمازۆن ئیبەی هەرێکێک لەوانە ڕۆژانە بە ملیۆنان و بە هەزاران کاڵا ئەفرۆشێت و کەسیش نازانێت لە پشتە پەردەوە کێ کاڵاکە ئەنێرە کەواتە ئەخرێتە سەرەوەی کە هوەری پیشاندانی کاڵاکە چی بێ هوەری دروستکردنی مامەڵەت چۆن بێت چکە گەرنتیدا ئەنیت بۆ ئەوەی کە بۆ نمونە زۆر جار لە پێیجەکانە ئەبینیت هەندێک لە فرۆشیارەکان ئەنووسن ئەگەر کاڵاکەشمان گەڕاند ئەن گیان دەبەردەم دەرگای ماڵەکەت ئەگەر بەدڵت نەبوو ئەوە نەبوو چکە خەڵک ئێستا لە چیە ترسێ چاکەتێکە بینێ پەمەیەکی جوانە بۆ نمونە کە داوای کاتێتە بەردەمی سێرەکان مۆرە چاکەتەکە پەمەی نییە کەواتە لێرە زۆربەی جار تەکسیەکان خۆیان بێبەریەکە نەڵی شێمەنی ئەمە ناوێتیان گەڕاندوێت و پارەکە وەرەگرنەوەڕۆنەوە بەڵام ئەم گەرنتیەکی لەو تەکنیکانە دروستێکە ئەڵێ گەر گەیان بە بەردەرگای ماڵەکە دەگەر بەدڵیش نەبوو بۆ مام گەڕێنەرەوە ئەمە بە کورتی مرۆڤ لە هەموو دۆخێکە ئەوێت بتمانەی هەبێت ئەوێت گەرنتیەک هەبێت بۆ ئەو پارەی کە سەرفی ئەکات چکە مرۆڤ پارە بۆ خزمەتی خۆی سەرفەکات بەڵام لەگەڵ ئەوەیشا هیچ کات ئامادە نین 1000 ئەگەر باش بزانین بۆ ئیسفادەی خۆم و بۆ سوودی خۆم نەبێت سەرفی بکەم کەواتە بێت گەرنتیەک بۆ ئەمە دروست بکرێت یعنی ئەمە ئەی بینم ینی هەم ڕەنگە خۆم شاید بووم لە هەنێکیانە یان خەڵک بۆی گەڕابمەوە باید باسی فرۆشارێکی لە کوردستان تۆ کۆمەڵێک شت هەیە ئیکری ڕەنگە بەهاکەی لەسەر و چەند هزار دۆلارێکەوە بێت هەنێکیشی ڕەنگە پارچەیەکی بچکۆلانی چەند دۆلار 20 دلار 30 دلارەوە بێت کەواتە فرۆشیارێک کە کڕیارێکی هاتووەتە لای پێویستی بە بۆن ئۆتۆمۆبیلێکە کڕێ یعنی پێویستە کاتی ئەوەندە هەبێ بەلایانی کەمەوە چەند خولەکێک بۆی ڕوونکاتەوە قسەی لەگەڵ بکە ئێمە گرفتمان لەوەیە زۆر جاڵی نووسراوە بینراوە دانراوە ینی لێرە هوەری فرۆشیار چەنێک گرنگە لەسەر حسابی ئەو ڕێژە زۆرەی لە نرخەکە کات ببەخشێتە کڕیارەکە ئیشارەتت بە قاڵێکی زۆر گرنگدا لێرە هەروکو باسمان کرد لە پێشووترا کە پێویستەکە فرۆشیار کاڵاکەی بناسێت و ئەم ناساندنە تەنها بۆەوە نەبێت من ئامادە بم ئەگەر هات و مشتریەکەم پرسیاری لێکردم ئەگەر هات و پرسیاری لێکردم من ئەو کاتە کاڵاکەمی پێ بڵێم و تایبەتمەندیەکانی پێ بڵێم لێرە مامۆستا شوان ئەوەی کە گرینگە مشتری بە ئام قەلەقە ڕاڕایە ئەگەر لە ماڵی شۆ خۆت یەکلایی کرد بێتەوە لەسەر کڕینی کەوانتەرێک بۆ نەخاتونێک ڕەنگەکەشی بینیوە کوالیتیەکەشی بینیوە زۆر پێی خۆشە کە بچێت بۆ ئەوەیە فرۆشیارەکە یەکلایی کاتەوەلەوە و فرۆشیار ئیشی ئەوەیە ئەم دوو دڵیانە بڕاوێنێتەوە بۆیە زۆر گرنگە بەدەمەوە هاتنی هەبێت ڕاستە تۆ نرخەکە نووسیوە بەڵام زۆر گرنگە ئەم نرخەیە بۆی زۆر ئاساییە نووسراوە 200,000 بەڵام تۆ بڵێ نرخەکەی ئێمە بە 20,000 بۆ نونە ئەم 20,000 ئەم کاڵایە ئەمەد بۆ ئەوکە ئەوەت بۆ ئەوکە ئەوەت بۆ ئەوکە کاتۆ فۆکسی تاڕادەیەکی زۆر لەسەر نرخەکەی نامێنێت ناتوێت فێڵی لێ بکەیت ئەمە فێڵکردن نییە بەڵام ئەمە مانای ئەوەیە کە تۆ بەهای ئەم کاڵایە بۆکەی چونکە مشتری خودی کاڵاکە ناکڕێت ئەوەی کە ئەم کاڵا بووی ئەکات ئەیکڕێت و ئەم بۆ کردنە ئەوەی کە ئەم کاڵە ئەو پێویستی کە پڕ ئەکاتەوە بۆی کڕێت خاتونێکە کەوانتەرەکرێت کەوانتە ڕاستە بۆ جوانی لە شوێنێکا دایانێ بەڵام قەبخەچاقەکانی بۆ کۆکاتەوە ئەمەی گرنگە بەلایە کاتە گرنگە بەلایە کوالیتیەکەی چۆن بێت و ئەمە چی ڕوونی ئەکاتەوە بەڕاستی فرۆشیار ئەبێ لەما زۆر کارامە بێت چونکە ئەبێ خۆی بە خزمەتکاری ئەو مشتریە بزانێت لە پرۆسی فرۆشتنە و ئەو کاڵانەیشی کە لێرە چکە ئێستا ڕکابەر زۆر بۆ کاکشوان ئێستا ناتوان وەک جاران نییە بڵێم جاران لە یەک دوو کۆڵانێکا تەنها سوپەرمارکێتێ بوو
کاڵاکەت بەدڵ بۆیە بەدڵت نەبووە ناچار بووی لێ کڕی چکە پێویستێکاتە چکە مەجالت نەبوو بچی بۆ ناو بازار کاتی زۆری لێگرتی بەڵام ئێستا ڕکابەرەکان زۆر بوو کاتە لە بینی ئەم ڕکابەرانە هەرچەندە ئێمە زۆر جار لە خولەکانمان ئاماژە بەوەکەین بڕوامان بە قانونی فراوانی هەیە بەوەی کە کەس لە ڕستقی کەس ناخوات ئەگەر من پیشەیەکم هەیە بزنسێکم هەیە ئاسایە با هەموو کەسەی بێت بەڵام من چۆن بتوانم لە هەموو ئەمانە فرۆش و داهاتم زیاتر بێت بەڕێگەیەکی ئەخلاقی بەڕێگەیەکی بزنسی بەڕێگەیەکی سەردەمی و ئەمەش ئەوا بێت کە کەسی فرۆشیار چۆن فێر ئەبێ کاڵا بهێنێت ئەوە خۆی فێری تەکنیکەکانی فرۆشتن بکاتەوە معاملەکردن مامەڵەکردن لەگەڵ مشتریە بکاتەوە ناساندنی کاڵاکەیە بکاتەوە کە ئیشی لەسەر ئەمانەکەت پرۆسی فرۆش خۆی بۆ خۆی ڕوەدات باشی مەخانێمە کاتمان نەما بابەتەکە فراوانە بەڵام لەو دەرفەتی کە توانیمان کۆمەڵمان ئاماژەمان بە کۆمەڵک شت کرد گەر شتێکت ما بێ لە کۆتاییە لە کۆتاییە زۆر سواز بۆیەوە هیوام وایە و بە ڕێزانێکی گوێمان لێگرن دەتوانی بێتمان بە خاڵێکی بچووکیش بێت بەبیری هاتنەوەیەکمان کرد بێت چکە جاری وایە ئینسان شتەکان ئەزانێت تەنها بەبیریەتەوە و تەمەناکەم هەر کەس لە هەر شوێنێکەیە هەر بزنسێکەکە هەر ئیشوکاری هەر خزمەتێکە پێشکەشەکات بە هەموو ویژدانی خۆیەوە بە هەموو لێهاتووی خۆیەوە بە هەموو دڵسۆزیەکیەوە بۆ متمانەکردن بە مشتریەکەی بەڕاستی خۆی لە جێی متمانەی باشی مشتریەکانی ئادابنێت بۆی کە بتوانێت پەر بە بزنسەکەی بات پەر بە ئیشەکەی بات و گەشەی پێ بدات. زۆر سپاس بۆ بەڕێوەبردنی ماڵوتمان ڕاهێنەر و ڕاوێژکاری فرۆشن سپاس بۆ دەرفەتەی پێت بەخشین هیوادارین کابینەرانمان سوودێکیان لە بابەتەکە بینی بێت.